سڵاوتان لێبێ خۆشەویستان. هەموو شتێک لە شەوە هەرە سەخت و تاریکەکانەوە دەست پێ دەکات. لەو ساتانەی کە ئومێد دەگاتە خاڵی سفر، با پێکەوە چاوەکانمان دابخەین و بگەڕینەوە بۆ ساڵی 1937 زاینی. شوێنەکە قەڵای تکریتە لەسەر ڕووباری دیزلە، شەوێکی سارد و پڕ لە تۆقینە، نەک تەنها بەهۆی ڕەشەبای دەرەوە، بەڵکو بەهۆی ئەو زریانەی کە خەریک بوو ژیانی خێزانێکی گەورە لە ڕەگ و ڕیشەوە هەڵکەنێت. لە پڕ فەرمانێکی کتوپڕ و بێبەزەییانە لەلایەن دەسەڵاتدارانی سەلجوقیەوە دەرچوو. دەبێت نەجمەدین ئەیوب حاکمی قەڵاکە لەگەڵ شێرکۆی برای و تەواوی خێزانەکەی پێش ئەوەی خۆر هەڵبێت قەڵاکە جێبهێڵن، ئەگەر نا مەرگ چاوەڕێیان دەکا. هۆکارەکەشی کێشەیەک بوو کە شێرکۆی مامی سەلاحەدین لە پێناو بەرگریکردن لە شەرەفی ژنێکی ستەملێکراودا دروستی کردبوو و یەکێک لە گەورە بەرپرسەکانی سەلجوقی کوشتبوو لە نێو قەڵاکەدا. لەناو ئەم پشێوی و ترسەدا لە کاتێکدا هەمووان بە شڵەژانەوە خەریکی پێچانەوەی کەلوپەل و ئامادەکردنی ئەسپەکان بوون بۆ سەفەرێکی نادیار و پڕ لە مەترسی. لە ژوورێکی تاریکی قەڵاکەدا دەنگی ئازار و ناڵەی ژنێک دەبیسترا. هاوسەرەکەی نەجمەدین ژانی منداڵبوونی گرتبوو. لە نیوە شەوێکی ئاوا سەختدا کە مەرگ و دەربەدەری لە دەرگایان دەدا، ساوایەک هاتە دنیاوە. یەکەمین هەناسەی ئەم ساوایە تێکەڵ بوو بە بۆنی ترس و تۆزی سەفەری هەڵاتن. ئەوان نەیانتوانی تەنانەت یەک کاتژمێر ئارامی بۆ ئەم میوانە نوێیە دابین بکەن. نەجمەدین ئەیوب ئەو حاکمەی کە تا دوێنێ خاوەنی دەسەڵات بوو و ئێستا دەربەدەرێک بوو، بە هەنگاوی قورسەوە نزیکی ساواکەی بۆیەوە. لە بری ئەوەی وەک هەر باوکێک دڵخۆش بێت، چاوەکانی پڕ بوون لە فرمێسک و خەمی چارەنووس. بە ڕوخسارێکی پڕ لە ئازارەوە تەماشایەکی ساواکەی کرد. ساوایەک کە هێشتا چاوەکانی بەباشی نەکردبووەوە و لە ناو قوماشێکدا پێچرا بوو. نەجمەدین بە دەنگێکی پڕ لە حەسرەتەوە چرپاندی. ئای خوایە، ئەم منداڵە تاوانی چییە؟ وا لە یەکەم شەوی لە دایکبوونیدا دەبێتە ئاوارە و دەربەدەر. چی گوناهێکی کردووە کە هێشتا شیری دایکی نەچەشتووە، دەبێت ئازار و تاڵی دەربەدەری بچێژێت و لە ماڵەکەی خۆی دەربکرێت. مێژ و نووسان دەڵێن بێزاری و خەفەتی نەجمەدین گەیشتە ئاستێک، تەنانەت ڕەشبینیەک دڵی داگیر کرد کە گوایە هاتنی ئەم منداڵە نیشانەی وێرانبوونی ماڵەکەیەتی. بیری لەوە دەکردەوە کە ئەم ساوایە لەم سەفەرە سەختەدا تەنها دەبێتە بارگرانی و ڕەنگە لەسەر پشتی ئەسپ و لە ناو ساردی شەودا بەرگە نەگرێت. بەڵام لەو کاتەدا یەکێک لە کەسە نزیکەکان بە خێرایی هاتە پێشەوە و پێیوت: ئەی نەجمەدین، خەفەت مەخۆ و بێئومێدیش مەبە لە ڕەحمەتی خودا. لەکوێ دەزانیت ڕەنگە ئەم منداڵە کە لە ناو مەرگ و ئاوارەییدا لەدایک بووە، هەر ئەو کەسە بێت کە ڕۆژێک دەبێتە پەناگە بۆ هەزاران ئاوارە و دەبێتە ڕزگارکەری نەتەوەیەک. ئەم قسانە وەک ئاوێکی سارد بەسەر دڵی پڕ لە ئاگری باوکەکەدا ڕژان. ناوی مناڵەکەیان نا یوسف، ئەو یوسفەی کە مێژوو دواتر بە سەلاحەدینی ئەیوبی ناساندی. دەرگای قەڵای تکریت کرایەوە و کاروانەکە بە تاریکیدا قەڵاکەیان جێهێشت. سەلاحەدین تەنها چەند کاتژمێرێک تەمەنی بوو کاتێک بوو بە پەنابەر. یەکەمین وێزگەی ژیانی لەسەر پشتی ئەسپ و لە ناو مەترسی ڕێگادا تێپەڕی. بەڵام ئایا کەس لەو شەوەدا بیری لەوە دەکردەوە ئەم ساوایەی کە یەکەم شەوی تەمەنی بە ئاوارەی دەست پێ کرد، ڕۆژێک دێت تەختی پاشایەتی گەورەترین ئیمپراتۆرەتەکان دەهەژێنێت و دەبێتە خاوەنی کۆشکەکانی میسر و شام؟ ئەوە سەرەتای دروستبوونی ئەفسانەیەک بوو کە مێژووی مرۆڤایەتی بۆ هەمیشە گۆڕی. دوای ئەوە شەوە پڕ لە ترس و ئاوارەیە، کاروانی خێزانی ئەیوبیەکان بە ماندوێتی و بێئومێدیەکی زۆرەوە گەیشتنە شاری مووسڵ. لەوێ چارەنووس دەرگایەکی نوێی بۆ کردنەوە. عیمادەدین زەنگی حاکمی بەهێز و مەزنی مووسڵ نەک تەنها دەرگای شارەکەی بەڕوویاندا کردەوە، بەڵکو پێشوازیەکی گەرمی لێکردن و ڕێزێکی زۆری لێنان. بۆچی؟ چونکە پێشووتر نەجمەدین ئەیوب لە کاتی تنگانەدا یارمەتی عیمادەدینی دابوو، ئێستاش کاتی پاداش بوو. لێرەوە قۆناغێکی نوێ لە ژیانی ئەو منداڵە ساوایە دەست پێ دەکا. یوسف یان با بڵێن سەلاحەدین لە ناو ژینگەیەکی پڕ لە سیاست، جەنگ و ئاینیدا گەورە دەبێت. کاتێک عیمادەدین زەنگی شاری بەعلبەک دەگرێت، نەجمەدین دەکاتە حاکمی ئەو شارە. دواتریش خێزانەکە دەچنە دیمەشق. چۆن دیمەشقێک؟
ئەو شارەی کە ڕۆحی سەلاحەدینی بۆ هەمیشە داگیر کرد. بەڵام با پرسیارێک بکەین، ئایا سەلاحەدین هەر لە منداڵیەوە حەزی لە خوێن ڕشتن و یاری شمشێربازی بوو؟ ئایا هەر لە سەرەتاوە خەونی بە جەنگ و سەرکردایەتی کردنی سوپاوە دەبینی؟ وەڵامەکە تووشی شۆکت دەکا. بە پێچەوانەی زۆربەی سەرکردە سەربازیەکانی مێژوو، سەلاحەدین لە قۆناغی منداڵی و هەرزەکاریدا کوڕێکی زۆر بێدەنگ، شەرمن و گۆشەگیر بوو. ئەو عاشقی بۆنی کتێب و حوجرەکانی مزگەوتی ئەمەوی بوو لە دیمەشق. زیاتر حەزی بە خوێندنەوەی قورئان و زانستە ئیسلامیەکان و شعر و بیرکاری بوو، وەک لەوەی گوێ لە حیلەی ئەسپ و شڵقی شمشێر بگرێت. خەونی گەورەی ئەو گەنجە ئەوە بوو کە ببێتە زانایەکی ئاینی و ژیانێکی ئارام لە نێو کتێبخانەکاندا بەسەر ببات. بەڵام چارەنووس یان با بڵین ئیرادەی خودایی نەخشەیەکی گەورەتری بۆ ئەم گەنجە بێدەنگە کێشا بوو. جیهانی ئیسلامی لەو سەردەمەدا پێویستی بە زانان نەبوو لە ناو مزگەوتەکاندا بگرین، بەڵکو پێویستی بە شێرێک بوو لە ناو مەیدانی جەنگدا بنەڕێنێت. خاسپەرستەکان لە قودس بوون و گەل پێویستی بە ڕزگارکەرێک بوو. لێرەدا دوو کەسایەتی زۆر گرنگ دەچنە ناو ڕۆح و عەقڵی سەلاحەدینەوە و کەسایەتی ئەو وەک پۆڵا دادەڕێژنەوە. یەکەمیان نورەدین مەحموود زەنگی، کوڕی عیمادەدین، کە دوای باوکی بوو بە حاکمی دیمەشق. نورەدین پیاوێکی زۆر لە خواترس و دادپەروەر و خاوەن خەونێکی گەورە بوو. یەک خستنەوەی موسڵمانان و ڕزگارکردنی قودس لە کارە گەورەکانی ناو مێشکی بوو. سەلاحەدین لەم پیاوەوە فێری سیاسەت و دانایی و گەورەی خەونەکان بوو. نورەدین هەمیشە وەک کوڕی خۆی سەیری سەلاحەدینی دەکرد و تۆوی سەرکردایەتی لە ناخیدا چاند. دووەمیان ئەسەدەدین شێرکۆ، مامی سەلاحەدین. شێرکۆ بە پێچەوانی نەزمەدینی باوکیەوە پیاوێکی سەرکێش و جەنگاوەرێکی بێوێنە بوو و فەرماندەی گشتی سوپای نورەدین بوو. شێرکۆ نەیهێشت ئەم گەنجە بێدەنگا تەنها لە نێو کتێبەکاندا بمێنێتەوە، بە زۆر ڕایگرت و شمشێری خستە دەستیەوە. ئەو سەلاحەدینی فێری هونەرەکانی جەنگ و سوارچاکی و مانۆڕی سەربازی کرد. ئێستا بیهێنە پێشچاوت، سەلاحەدین بۆتە تێکەڵەیەک لە دوو هێزی گەورە، عەقڵێکی پڕ لە زانست و حکمت و سۆز لەلایەک و جەستەیەک کە بۆتە ئامێرێکی کوشندەی سەربازی و پڕ لە تاکتیک لەلایەکی ترەوە. ئەمە ئەو تێکەڵە ترسناکە بوو کە دواتر ئەوروپای هەژاند. ڕۆژەکان تێدەپەڕین. سەلاحەدین تەمەنی نزیک بووەوە لە 30 ساڵی. ژیانی لە دیمەشق زۆر خۆش دەویست. لەگەڵ باوکی و مامی پلە و پایەیان بەرز بوو. هەموو شتێک ئارام بوو تا ئەو ڕۆژەی کە نامەیەکی نهێنی و ترسناک لەلایەن خەلیفەی فاتیمیەکانەوە لە میسر گەیشتە دەستی نورەدین زەنگی. میسر لە لێواری مەرگدا بوو. خاسپەرستەکان دەیانویست قاهیرە داگیر بکەن. نورەدین زەنگی بڕیارێکی مێژوویدا. سوپایەک بە فەرماندەی شێرکۆ دەنێرێت بۆ میسر بۆ ڕێگریکردن لە خاسپەرستەکان. کاتێک شێرکۆ سوپاکەی ئامادە دەکرد، سەیری سەلاحەدینی برازای کرد و فەرمانی پێکرد کە لەگەڵی دابێت بۆ ئەم جەنگە قورسە. بەڵام کاردانەوەی سەلاحەدین چی بوو؟ باوەڕ دەکەی ئەگەر پێت بڵێم سەلاحەدین ڕەتی کردەوە بڕوات، ئەو بە هیچ شێوەیەک نەیویست دیمەشق جێبهێڵێت و بچێتە میسرێک کە پڕ بوو لە پیلانگێڕی و خوێن ڕشتن. ئەو دەیویست لەناو ئارامێکی خۆیدا بمێنێتەوە. بەڵام مامی و نورەدین زەنگی بە زۆر و بە فەرمانی سەربازی ناچاریان کرد کە بچێت. سەلاحەدین بە دڵێکی پڕ لە خەم و نیگەرانیەوە بە بێویستی خۆی شاری دیمەشقی جێهێشت، بێ ئاگا لەوەی ئەم سەفەرە نەویستراوە نەک تەنها ژیانی خۆی، بەڵکو مێژووی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بۆ هەمیشە دەگۆڕێت. با لەگەڵ سەلاحەدیندا سواری ئەسپەکانمان بین و سەیری دواوە بکەین. سەلاحەدین بە دڵێکی پڕ لە حەسرەتەوە بۆ 2000 سەیری منارەکانی دیمەشقی کرد. ئەو شارەی کە تێیدا گەورە بوو، ئەو کتێبخانانەی کە ڕۆحیان ئارام دەکردەوە، هەمووی لە پاش خۆی جێهێشت. ئەو گەنجە بە شێوەیەک دڵی توند بوو لەم سەفەرە کە دواتر لەگەڵ بیرەوەریەکانی خۆیدا بەڕاشکاوی دەیگوت. چوون بۆ میسر ڕێک وەک ئەو کەسەی کە بەرەو مەرگی خۆی پەلکێش دەکرێت و هیچ چارەیەکی نییە. بەڵام بۆچی سەلاحەدین هێندە ڕقی لەم سەفەرە بوو؟ بۆچی میسر لەو کاتەدا وەکو شوێنێکی ناخۆش بوو بۆی؟ بۆ ئەوەی وەڵامەکە بزانین، دەبێت بزانین لەو سەردەمەدا لە میسر چی دەگوزەرا. میسر لەژێر دەسەڵاتی خەلافەتی فاتیمیدا بوو، بەڵام خەلیفەکان هێندە لاواز ببوون، تەنها وەکو بووکەڵەیەک لە ناو کۆشکە ئاڵتونیەکاندا مابوونەوە. دەسەڵاتی ڕاستەقینە لە دەستی وەزیرەکاندا بوو. میسر ببووە زەلکاوێکی سیاسی پڕ لە خیانەت و کوشتار.
لەو کاتەدا دوو وەزیر بە ناوەکانی شاوەر و زرغام لەسەر کورسی دەسەڵات یەکتریان دەخوارد. شاوەر کە کورسیەکەی لە دەستدا بوو ڕای کرد بۆ دیمەشق و داوای یارمەتی لە نورەدین زەنگی کرد. لە بەرامبەردا زرغام بۆ ئەوەی کورسیەکەی بپارێزێت پەنای بردە بەر گەورەترین دوژمنی ئیسلام. بڵێ نامەی بۆ ئامالڕیکی پاشای خاسپەرستەکانی قودز نارد و پێیوت وەرە میسر داگیر بکە، تەنها با من وەزیر بم. ئەمە زەنگی مەترسی بوو. ئەگەر میسر بکەوتایەتە دەست خاسپەرستەکان ئەوە گەماڕووی جیهانی ئیسلامیان دەدا و ئیدی هیچ هیوایەک بۆ ڕزگارکردنی قودز نەدەما. لێرەدا بوو کە شێرکۆی مامی سەلاحەدین وەک شێرێکی بریندار بە سوپایەکەوە بەرەو میسر بەڕێکەوت و سەلاحەدینشی لەگەڵ خۆیدا برد. کاتێک گەیشتنە خاکی میسر یاریەکە گۆڕا. شاوەر کە بە یارمەتی شێرکۆ ببووە وەزیر ڕاستەوخۆ خیانەتی لێکردن. ئەویش پەنای بردە بەر خاسپەرستەکان بۆ ئەوەی شێرکۆ و سوپاکەی نورەدین زەنگی لە میسر دەربکەن. بهێنە پێشچاوت شێرکۆ و سەلاحەدین ئێستا لە خاکێکی نامۆدان، لەلایەکەوە سوپایەکی زەبەلاحی خاسپەرستەکان، لەلایەکی تریشەوە سوپای خیانەتکارانی میسر گەماڕۆیان داون. لە پێکدادانەکاندا شێرکۆ بڕیارێکی سەربازی زۆر سیر دەدات. ئەو دەیەوێت خاسپەرستەکان سەرقاڵ بکە، بۆیە فەرمان بە سەلاحەدینی برازای دەکا کە بچێتە شاری ئەسکەندەریە و لەوێ لەگەڵ بەشێکی کەمی سوپاکەدا بەرگری بکە تا خۆی لە دەرەوە مانۆر پێدەکا. لێرەدا گەورەترین تاقیکردنەوەی ژیانی سەلاحەدین دەست پێ دەکا. ئەو گەنجە بێدەنگەی ناو مزگەوتەکان ئێستا فەرماندەی شارێکە کە لە زەوی و دەریاوە لەلایەن گەورەترین سوپای جیهانەوە گەماڕۆدراوە. گەماڕۆکە هێندە خنکێنەر و درێژخایەن بوو. خەڵکی شارەکە و سەربازەکانی سەلاحەدین خەریک بوو لە برساندا دەمردن. بەڵام ئایا سەلاحەدین خۆی بەدەستەوەدا؟ نەخێر، ئەو بە لێهاتوویەکی بێوێنە و بە قسە و وتارە ئاگرینەکانی ورەی خەڵکەکەی بەرز ڕاگر. شمشێرەکەی هەڵکێشا و لەسەر دیوارەکانی ئەسکەندەریە شانبەشانی سەربازەکانی شەڕی دەکرد. لەو ڕۆژە سەختەدا خوێنی سەرکردایەتی لە دەمارەکانیدا کوڵاو کەسایەتێکی نوێ لەدایک بوو. سەلاحەدین ئیدی ئەو گەنجە شەرمنە نەبوو، بەڵکو بوو بە فەرماندەیەک کە دوژمنەکانیشی سەرسام کرد. 2000 دوای ململانێکی زۆر و چەندین زەنگ خاسپەرستەکان کشانەوە و شێرکۆ توانی دەست بەسەر قاهیرەدا بگرێت. خەلیفەی فاتیمی ناچار بوو پێشوازی لە شێرکۆ بکات و بیکاتە وەزیری گشتی میسر. هەموو شتێک ئارام بووەوە. وا دیار بوو کۆتاییەکی دڵخۆشکەرە. وایە یان نا؟ سەلاحەدین و مامی سەرکەوتنیان بەدەستێنا. بەڵام چارەنووز هەمیشە سوپڕایزی هەیە. تەنها 2 مانگ دوای ئەوەی شێرکۆ بوو بە وەزیر لە ناکاو بەبێ هیچ هۆکارێکی پێشوەختە شێرکۆ کۆچی دوایی دەکا. شۆکێکی گەورە باڵی بەسەر قاهیرەدا کێشا. ئێستا سەلاحەدین بکەرە جێگەی خۆت. تۆ گەنجێکی لە سیەکانی تەمەنت دای. پایتەختەکەت هەزاران کیلۆمەتر لێتەوە دوورە. تاکە پاڵپشتیت و پارێزەرت کە مامت بوو لە ناکاو مرد. تۆ ئێستا لەناو کۆشکێکی گەورەدا بە تەنیا جێماویت. لە دەوروبەریشت دەیان ئەمیری فاتیمی و وەزیری میسری وەکو گورگ چاوەڕێن هەڵت لێ بکەوێت تا پارچە پارچەت بکەن. لە دەرەوەی سنوورەکانیش خاسپەرستەکان سەقۆکانیان بۆ تیژ دەکەن. ئایا ئەم گەنجە کووردە کە تەنانەت نەیویست بوو بێتە میسریش چۆن دەتوانێت لەناو ئەم زەلکاوە پڕ لە خوێن و خیانەتەدا بمێنێتەوە؟ ئایا دەیکوژن یان دەبێتە حاکمی ڕەهای وڵاتی فرعەونەکان؟ ئەمە ئەو پرسیارەیە کە لە داهاتوودا وەڵامەکەی دەزانین. قاهیرە بێدەنگە، بەڵام بێدەنگیەکی پڕ لە ترس و چاوەڕوانی. تەرمی شێرکۆ ئەو فەرماندە مەزنەی کە جیهانی دەهەژاند هێشتا گەرمە. سەلاحەدینی تەمەن 31 ساڵ ئێستا بە تەنها لە بەردەم گەورەترین بەرپرسیارەتی مێژوودا وەستاوە. لەلایەکەوە ئەمیرە گەورەکانی ناو سوپاکی زەنگیەکان کە لەگەڵ شێرکۆ هاتبوون بۆ میسر هەر یەکەیان خۆی بە شایستەتر دەزانی بۆ وەرگرتنی پۆستی وەزارەت و بە چاوێکی کەمەوە سەیری ئەم گەنجەیان دەکرد. لەو لاشەوە خەلیفەی فاتیمی بە ناوی عاضدەدین الله لە کۆشکە ئاڵتونیەکەیەوە بە وردی چاودێری دۆخەکەی دەکرد و پلانی بۆ داڕشتنەوەی دەسەڵاتەکەی دادەنا. لەپڕ خەلیفەی فاتیمی بڕیارێکی مێژووی زۆر سیر دەدا. لە بری ئەوەی ئەمیرە بەتەمەن و بەهێزەکانی سوپا هەڵبژێرێت دەست نیشانی سەلاحەدین دەکا وەک وەزیری نوێ بۆ میسر. بۆچی؟ ئایا خەلیفە سەلاحەدینی زۆر خۆش دەویست یان بەلێ هاتووی دەزانی؟ وەڵامەکە سەرسوڕهێنەرە. بە پێچەوانەوە مێژوو نووسان دەڵێن خەلیفە پێی وا بوو ئەم گەنجە بێ ئەزمون و کەمتەمەن و لاوازە. وای دەزانی دەتوانێت وەک بوو کەڵەیەک یاری پێ بکە و لە ژێر سێبەری لاوازی ئەودا
بە ئاسانی سوپای زەنگیەکان لە میسر دەربکات و دەسەڵاتی ڕاهای خۆی بگەڕێنێتەوە. بەڵام ئای لەو هەڵە کوشندەیە ئەوان نەیان دەزانی ئەو شێرەی کە لە حوجرەکانی مزگەوتی ئەمەویەوە هاتووە تەنها نووسووە نەگمردوو. هەر کە سەلاحەدین پۆستەکەی وەرگرت گۆڕانکاریەکی ڕیشەی لە ژیانیدا ڕوویدا. ئەو جلی ئاوڕیشم و ژیانی خۆشگوزەرانی فڕێدا و ڕایگەیان. کاتێک خودا ئەم بەرپرسیارەتی خستە سەرشانم ئیدی کاتی یاری و پێکەنین کۆتایی هات. ئەو بە خێرایی دەستی کرد بە دروستکردنی بنکەی جەماوەری خۆی، دەرگای خەزێنەکانی کردەوە و پارەی بەسەر خەڵکە هەژارەکە و سەربازەکاندا دابەش کرد. بە ڕەفتارە جوان و دادپەروەریەکەی خەڵکی میسر خەریک بوو ئاشقی ئەم گەنجە سادە و دەست بڵاوە دەبوون. بەڵام ئایا سیستەمی کۆن بە ئاسانی تەسلیم دەبێت؟ پاسەوانە تایبەتەکانی خەلیفە کە ژمارەیان 50,000 سەربازی ڕاهێنراوی سوودانی بوو هەستیان بە مەترسی کرد بەڕابەرایەتی کەسێک بە ناوی موئتەمەن الخلافە. پلانێکی گەورەیان داڕژ بۆ تیرۆرکردنی سەلاحەدین. تەنانەت نامەیان نار بۆ خاسپەرستەکان تا لە دەرەوە هێرش بکەن و ئەوانیش لە ناوەوە کودەتا بکەن. بەڵام هەواڵگیریەکانی سەلاحەدین هێندە بەهێز و وریابوون کەسێکیان گر کە نامەکەی پێبوو. لێرەدا سەلاحەدین ئەو دیوە سەربازیە ترسناکەی خۆی پیشاندان بە خێرایەکی بێوێنە و بەبێ ڕەحم هێرشی کردە سەر یاخی بۆکان. سەرکردەکەیانی کوشت و ڕاپەڕینە 50,000 لە ناو قاهیرەدا بە تەواوی سەرکوت کرد. ئەوەش بە کەمترین زیان بۆ خەڵکی مەدەنی. ئێستا میسر بە تەواوی لە ژێر کۆنتڕۆڵی ئەم گەنجە کوردەدایە. بەڵام قورسترین ئەرێک هێشتا لە ڕێگایە. نامەیەک لە دیمەشقەوە لەلایەن نورەدینی زەنگیەوە دەگات. نامەیە کە سەلاحەدین دەخاتە بەردەم تاقیکردنەوەیەکی سەخت. نورەدین فەرمان دەکات دەبێت دەست بەجێ کۆتایی بە خەلافەتی فاتیمی بهێنێت لە میسر و لە وتاری هەینیدا ناوی خەلیفەی عەباسی بێنێت. ئەمە داواکاریەکی مەترسیدار بوو. خەڵکی میسر زیاتر لە 200 ساڵ بوو لەسەر وتار و مەزهەبی فاتیمیەکان ڕاهاتبوون. سەلاحەدین دوودڵ بوو. ئەو بە هیچ شێوەیەک نەیدەویست ڕووباری خوێن لە قاهیرە دروست ببێت و شەڕی ناو خۆی هەڵبگیرسێت. لە هەمان کاتیشدا خەلیفە العاضد بە سەختی نەخۆش کەوت بوو و لەسەر جێگەی مەرگ بوو. سەلاحەدین وەکو شەترەنج بازێکی زیرەک چاوەڕێی ساتێکی گونجاوی دەکرد. لە یەکەمین هەینی مانگی محەڕەمی ساڵی 567 کۆچیدا کاتێک هەموو خەڵک لە مزگەوتی گەورەی قاهیرە کۆ ببوونەوە، پیاوێکی ئازا و نەناسراو کە دەوترێت زانایەکی ئێرانی بوو بە ناوی ئەمیر خەبوشانی هەنگاوێکی نا بەرەو مینبەرەکە چووە سەر مینبەرەکە و بە دەنگێکی بەرز و زوڵاڵەوە بۆ یەکەم جار دوای 2 سەدا ناوی خەلیفەی عەباسیەکانی خوێندەوە. چاوەکان زەق بوونەوە، دڵەکان خەریک بوو لە لێدان دەکەوتن. سەربازەکانی سەلاحەدین دەستیان بردبووە سەر دەستکی شمشێرەکانیان و چاوەڕێی تەقینەوەی جەماوەر و شۆڕشی خەڵک بوون. بەڵام دەزانی چی ڕوویدا؟ هیچ. خەڵکەکە بێدەنگی گویان کرد. نوێژەکەیان تەواو کرد و بەهێمنی گەڕانەوە ماڵەکانی خۆیان. بەم شێوەیە ئیمپراتۆرێتێکی زەبەلاح کە زیاتر لە 260 ساڵ حکمی کردبوو بەبێ ڕشتنی تەنانەت یەک دڵۆب خوێنیش کۆتایی هات. لەم ساتەدا سەلاحەدین وانەیەکی گەورەی ئەخلاقی بە مێژوودا. سەرڕای ئەوەی بوو بە حاکمی ڕەها، بەڵام هێندە بە ڕەوشت و خاوەن ویژدان بوو ڕێگەی نەدا کەس هەواڵی ڕوخانی دەوڵەتەکەی بە خەلیفە العاضد بدا کە لەسەر جێگەی مەرگ بوو، تەنها بوو ئەوەی ئەو پیاوە بە دڵتەنگی و خەفەتەوە سەرنەنێتەوە. ئێستا سەلاحەدین پاشای بێڕکابەری میسرە. ئەو توانیوێتی باوکی خۆی و تەواوی خێزانەکەی بێنێتە قاهیرە و بەهێزترین پێگە دروست بکات. بەڵام ئەم سەرکەوتنە گەورەیە و بوونی بەدەسەڵاتداری میسر بووە هۆی دروستبوونی گڕکانێک لە دیمەشق. نورەدین زەنگی دەستی کرد بە گومانکردن. ئایا سەلاحەدین لە فەرمانەکانی یاخی دەبێت؟ ئایا ئەو کوڕە بێدەنگەی کە خۆی پەروەردەی کردبوو ئێستا بووەتە مەترسی بۆ سەر دەسەڵاتەکەی خۆی؟ زریانی پێش جەنگ لە نێوان مامۆستا و قوتابیەکەدا خەریکە هەڵدەکات. ڕەشەبای گومان و دڵە ڕاوکێ لە نێوان قاهیرە و دیمەشقدا هەڵی کردبوو. لە کاتێکدا سەلاحەدین سەرقاڵی بنیادنانەوەی میسر و بەهێزکردنی سوپاکەی بوو، لە شامەوە هەواڵی ناخۆش دەگەیشت. نورەدینی زەنگی ئەو پیاوەی کە وەک باوکی مامۆساوا بوو بۆ سەلاحەدین متمانەی بە قوتابیەکەی لە دەستدا بوو. پێی وابوو ئەم گەنجە دەسەڵات مەستی کردووە و دەیەوێت جیا ببێتەوە. بۆیە نورەدین بڕیارێکی سەختیدا دەستی کرد بە کۆکردنەوەی سوپایەکی زەبەلاح بۆ ئەوەی هێرش بکاتە سەر میسر و سەلاحەدین لەسەر کار لا ببات. لێرەدا سەلاحەدین کەوتە نێو گەورەترین ململانەی دەرونی و ژیانیەوە. ئایا شمشێر لە ڕووی ئەو پیاوەدا هەڵکێشێت کە پێی گەیاندووە و فەزلی بەسەریەوە هەیە،
یان خۆی و میسر تەسلیم بکات و ڕێگە بدات دوژمنەکانی ناو خۆ لە ناوی ببن. بەڵام پێش ئەوەی سوپاکەی دیمەشق بەرەو میسر بەڕێ بکەوێت لە ساڵی 569 کۆسیدا ڕووداوێک ڕوویدا کە تەواوی هاوکێشەکانی گۆڕی. نورەدینی زەنگی بە کتوپڕی و بەهۆی نەخۆشیەوە کۆسی دوای کرد. لەوانەیە پێدوا بێت سەلاحەدین بەم هەواڵە دڵخۆش بوو بێت و ئاهێکی ئارامی هەڵکێشا بێت. وایە؟ نەخێر بە پێسەوانەوە. مێژوو نووسان دەڵێن سەلاحەدین بە بیستنی مەرگی نورەدین زەنگی وەک منداڵ گریاوە. ئەو دەیزانی کە مەرگی ئەم سەرکردە مەزنا واتە پارسەبوونی جیهانی ئیسلامی و دروستبوونی کلێنێکی گەورە کە خاسپەرستەکان دەتوانن لێەوە بێنە ژوورەوە. وەڕێک ئەوەی کە لێی دەترسا ڕوویدا. دوای مردنی نورەدین ئەمیرەکانی دەوڵەتی زەنگی لە سووریا دەستیان بە شەڕکردن کرد لەسەر دەسەڵات. کوڕەکەی نورەدین ساڵح ئیسماعیل کە هێشتا منداڵ بوو بۆ یاریچەی دەستی ئەمیرەکان. خاسپەرستەکانش بە بینینی ئەم پشێویە دەستیان کرد بە پەلاماردانی شارەکان و داگیرکردنی زەویەکان. دیمەشق خەریک بوو دەکەوتە دەست دوژمن. سەلاحەدین کە بینی ئومەتەکەی خەریکە لە ناو دەچێت بڕیاریدا بێدەنگ نەبێت. بە سوپایەکی بچووک بەڵام پڕ لە ئیمان و ورەوە لە میسرەوە بەرەو شام بەڕێکەوت. کاتێک گەیشتە قەراغەکانی دیمەشق خەڵکەکەی دەرگای شارەکان بەڕوویاندا کردەوە و وەکو ڕزگارکەرێک پێشوازیان لێکرد. بەڵام کێشە گەورەکە لە حەلەب بوو. ئەمیرەکانی حەلەب نەک تەنها دژی سەلاحەدین وەستانەوە بەڵکو گەورەترین خیانەتیان کرد و پەنایان بردە بەر ترسناکترین و نامۆترین ڕێکخراوی نهێنی لە مێژوودا. بەڵێ هاوڕێیان پەنایان بردە بەر حەشاشینەکان. ئایا حەشاشینەکان کێ بوون؟ ئەوان تاقمێکی نهێنی بکوژ و تیرۆریز بوون کە لە ناو قەڵا سەختەکانی چیاکاندا دەژیان. شارەزایەترین کەس بوون لە خۆگۆڕین، دزەکردن و بەکارهێنانی خەنجەری ژەهراوی. سەرۆکەکەیان ناوی ڕەشیدەدین سینان بوو کە بە پیاوە پیرەکەی چیا دەناسرا. حەشاشینەکان هێندە ترسناک بوون، تەنانەت پاشاکانی ئەوروپاش لە خەودا ناویان دەهێنان. ئەمیرەکانی حەلەب پارەیەکی خەیاڵیاندا بە سینان بۆ ئەوەی تەنها یەک کار بکات: بڕینی سەری سەلاحەدین. لێرەوە فیلمە دراماتیەکە دەست پێ دەکات. هەوڵی یەکەم، سەلاحەدین خێوەتگاکانی لە نزیک حەلەب هەڵداوە. چەند سەربازێکی حەشاشین بە جلی سەربازی سوپاکی سەلاحەدینەوە خۆیان خزاندە نێو خێوەتگاکە. لە ناکاو خەنجەرە ژەهراویەکانیان دەرکێشا و پەلاماری سەلاحەدینیاندا. شەڕێکی دەستەوێخەی خوێناوی دروست بوو. پاسەوانەکانی سەلاحەدین توانیان بکوژەکان لە ناو برن، بەڵام سەلاحەدین تێگەیشت کە ڕووبەڕووی دوژمنێکی تارمایی بۆتەوە کە نابینرێت. بەڵام ئەوەی دووەم زۆر ترسناکتر و سەرسوڕهێنەرتر بوو. بیهێنە پێشچاوی خۆت. شەوێکی تاریکە. سەلاحەدین لە ناو خێوەتگەی خۆیدا لە ناو جەرگەی سوپاکەی و لە نێو سەدان پاسەواندا خەوتووە. ڕووناکێکی کز لە ناو خێوەتەکەدا دەردەکەوێ. لە ناکاو سێبەرێک بەبێ هیچ دەنگێک خۆی بەسەر پاسەوانەکاندا دەکات و دەگاتە سەری سەلاحەدین. بکوژەکە خەنجەرێکی تیژی پێیە. بە هەموو هێزی خۆی خەنجەرەکە دەکێشێت بە سەری سەلاحەدیندا. لەم کاتەدا سەلاحەدین خەبەری دەبێتەوە. ئایا خوێن پرژە؟ ئایا کۆتایی بە ژیانی هات؟ نەخێر. بکوژەکە نەیدەزانی کە سەلاحەدین لە ژێر مێزەرەکەیدا کڵاوێکی ئاسنینی پۆشیوە بۆ پاراستنی سەری. خەنجەرەکە بەر ئاسنەکە دەکەوێت و پریشک فڕێدەدا. بکوژەکە دەشڵەژێت. خەنجەرەکەی دادەگرێتە خوارەوە و مل و کوڵمەی سەلاحەدین بریندار دەکا. خوێن بە ڕوخسەریدا دێتە خوارەوە. سەلاحەدین بە برینداری و بە دەستی تاڵەوە ڕوبەڕووی بکوژەکە دەبێتەوە تا پاسەوانەکان دەگەنە فریای و بکوژەکە دەکوژن. بەڵام دوو بکوژی تریش لە دەرەوە پەلاماری دەدەن و ژمارەیەک لە گەورە ئەمیرەکانی سەلاحەدین دەکوژن پێش ئەوەی خۆیان بکوژرێن. ئەم ڕووداوە سەلاحەدینی شۆک کرد و زۆر تووڕێی کرد. وەک شێرێکی بریندار بڕیاریدا سوپاکەی بباتە سەر قەڵای مەسیاف کە مۆڵگەی سەرەکی حەشاشینەکان بوو لە سووریا. دەیویست ئەم تاقمە لە ڕەگ و ڕیشەوە هەڵکەنێت. قەڵاکەی گەماڕۆدا و وێرانی کرد. بەڵام لە ناکاو بە شێوەیەکی زۆر گوماناوی سەلاحەدین گەماڕۆکەی هەڵگرت و کشانەوەی ڕاگەیاند. بۆچی؟ چی ڕوویدا؟ ئەمە یەکێکە لەو پرسیارە نهێنیانەی مێژوو کە تا ئێستا مشت و مڕی لەسرە. هەندێک لە مێژوو نووسان سیرۆکێکی تۆقێنەر دەگەڕنەوە. دەڵێن شەوێک سەلاحەدین لە ناو خێوەتەکەیدا خەوتە بوو. دوای ئەوەی پاسەوانیەکی زۆر توندی لەسەر دانرا بوو و تۆزی ئاردیان لە دەوری خێوەتەکەی ڕشتە بوو بۆ بینینی جێپێی هەر کەسێک کە نزیک ببێتەوە. کاتێک بەیانی لە خەو هەستا بینی خەنجەرێکی ژەهراوی لە تەنیشت سەرینەکەی چەقیوە و نامەیەکی پێوەیە.
لە نامەکەدا نووسرا بوو: ئێمە دەتوانین بگەینە پێت ئەگەر نەڕۆیت زاری داهاتوو ئەم خەنجەرە لە دڵتدا دەبێت نەک لە تەنیشت سەرینەکەت. جا ئەم چیرۆکە ڕاست بێدیان ئەفسانە، ڕاستیە مێژوویەکە ئەوەیە کە سەلاحەدین ڕێککەوتنی ئاشتی لەگەڵ حەشاشینەکان کردو، ئیتر ئەوان بوونە دۆستی و هەرگیز پەلاماریان نەدایەوە. پاش ئەم ڕووداوانە سەلاحەدین توانی بە دانایی و هێزی خۆی هەموو شارەکانی سووریا یەک بخاتەوە و قەنەعەت بە ئەمیرەکانی زەنگیەکان بکات کە بێنە ژێر ئاڵاکەی ئەوەوە. ئێستا خەونە گەورەکەی خەریکە دێتە دی. میسر، شام و یەمەن و بەشێک لە عێراق یەکیان گرتووە. سەلاحەدین بووەتە سوڵتانی بێڕکابەر. بەڵام ئایا ئەمە کۆتایی کارەکەیە؟ نەخێر، ئەمە تەنها ئامادەکاریەک بوو بۆ ئەو زریانە گەورەی کە خەریک بوو جیهان وێران بکە، زریانی پێکدادان لەگەڵ ترسناکترین دوژمنی ئیسلام، ئەو پیاوەی کە بە غرور و دڕندەی خۆی ئاگری جەنگێکی هەڵگیرسان کە تا کۆتایی دنیا باسی لێوە دەکرێت. جیهانی ئیسلامی دوای چەندین دێ لە پەرتەوازی و لاوازی ئێستا لە ژێر یەک ئاڵا و بەسەرکردایەتی یەک پیا و کۆبووتەوە. سەلاحەدین بۆتە سوڵتانێکی مەزن و جێگەی ئومێدی ملیۆنان کەس. بەڵام ئایا کاتی پشودان و خۆشگوزەرانیە؟ نەخێر، سەلاحەدین پێشتر ڕێککەوتنێکی ئاشتی و ئاگربەستی کاتی لەگەڵ پاشای قودز واژۆ کردبوو. هەردوو لا پێویستیان بە ئارامی بوو بۆ ڕێخستنەوەی ناوخۆیان. بەهۆی ئەم ئاگربەستەوە بازرگانان بە سەلامەتی هاتووسویان دەکرد و حاجیان بەبێ ترس بەرەو مەککە دەڕۆشتن. بەڵام هەمیشە لە مێژوودا کەسێک هەیە کە غرور چاوی کوێر دەکات و حەز بە بینینی خوێن دەکا. با بتان ناسێنم بە دڕندەترین و خوێن ڕێژترین و بێباکترین سەرکردەی خاچپەرستەکان لەو سەردەمەدا، ڕینالدی شاتیۆن، کە لە ناو سەرچاوە مێژوویە ئیسلامیەکاندا بە ئەڕنات دەناسرێت. ئەم پیاوە حاکمی قەڵای کەڕەک بوو، قەڵایەکی زەبەلاح و تۆقێنەر کە دەکەوێتە سەر ڕێگای سەرەکی نێوان شام و میسر و حیجاز. ئەڕنات پیاوێک بوو کە نە باوەڕی بە هیچ پەیماننامەیەک هەبوو، نە ڕێزی لە پاشاکەی خۆشی دەگرت، ئەو تەنها بە بوونی خوێن و تاڵانی ئارامی دەگرت. چیرۆکەکە لەکوێوە دەگاتە خاڵی تەقینەوە. ساڵی 582 کۆچیە، کاروانێکی گەورەی بازرگانی و حاجیانی موسڵمان بە دڵنیاییەوە لە بوونی ئاگربەست و پەیمانی ئاشتی بە نزیک قەڵای کەرەکدا تێدەپەڕن. ژن، منداڵ، پیر و بازرگانان بە ئارامی لە ناو کاروانەکەدان و نزای سەفەر دەکەن. لە ناکا وەک گورگێکی برسی کە پەلاماری مێگەلێکی بێشوان بدات، ئەڕنات بە سەربازە چەکدارەکانیەوە پەلاماری ئەم کاروانە بێچەک و ئاشتی خوازە دەدات. ئەڕنات نەک تەنها ماڵ و سامانیان تاڵان دەکات، بەڵکو دەست دەکا بە کۆمەڵ کوشکردنی پیاوەکان و بە دیلگرتنی ژن و منداڵەکان بە دڕندەترین شێوە. کاتێک یەکێک لە دیلەکان بە گریان و هاوارەوە دەپارڕێتەوە و دەڵێت: ئێمە ئاگربەسمان هەیە، ئێوە پەیمانتان لەگەڵ سەلاحەدین هەیە، بۆچی پەیمان دەشکێنن؟ ئەڕنات بە غرورێکی شەیتانیەوە پێدەکەنێت. لێرەدا ئەڕنات گەورەترین و کوشندەترین هەڵی ژیانی خۆی دەکا، هەڵەیە کە نەک تەنها سەری خۆی بەڵکو تەواوی ئیمپراتۆریەتی خاچپەرستەکانی لە ڕۆژهەڵات پێوە دەچێت. ئەو لە لووتکەی سەرخۆشی و دەسەڵاتیدا بە تەکەبورەوە بێڕێزیەکی گەورە بەرامبەر بە پیرۆزیەکانی موسڵمانان دەکا. بەگاڵتە پێکردنەوە بەدی لە کۆتراوەکان دەڵێت: دەی با پێغەمبەرەکەتان بێت و ڕزگارتان بکە، کوا موحەممەدەکەتان، با بێت یارمەتیتان بدات و لە دەستی من دەرتان بهێنێت. بهێنە پێشساوت کاتێک ئەم هەواڵە و ئەم قسە نەشیاوانە دەگاتە گوێی سەلاحەدین لە کۆشکەکەی لە دیمەشق. سەلاحەدین ئەو پیاوەی کە بە نێرمی و لێبوردەیی و بەزەی ناسرا بوو، ئەو پیاوەی کە دەیتوانی لە گەورەترین خیانەتی ناوخۆی و هەوڵی کوشتنی خۆی خۆش ببێت، کاتێک گوێی لەو قسانە بوو کە دژی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم کراوە، دەرونی شلۆق بوو، فرمێسک بە چاوەکانیدا هاتە خوارەوە، نەک لە بێهیوایی بەڵکو لە تووڕێیەکی پیرۆز کە خەریک بوو سینەی دەسووتاند. سەلاحەدین وەک شێرێکی بریندار لەسەر تەختەکەی هەستایە سەر پێ، ڕوخساری سوور هەڵگەڕا و دەمارەکانی دەرپەڕین و لە بەردەم گەورە ئەمیرەکان و فەرماندەکانی سوپاکەیدا دەستی بەرز کردەوە بەرەو ئاسمان و سوێندێکی خوار کە تا ئەم ڕۆژ مێژوو لە بیری نەکردووە و سیاکانی شام لە ئاسیدا لەرزیان. سەلاحەدین بە دەنگێکی پڕ لە هەیبەتەوە فەرمووی: بە خودای گەورە سوێن دەخۆم، ئەگەر خوددا مۆڵەتم پێ بدات و دەسەڵاتم پێ ببەخشێ، ئەوە بەم دەستانەی خۆم ئەم ئەڕناتە دەکوژم، خوێنی خۆی بە شمشێرەکەم دەڕێژم لەسەر ئەو بێڕێزی بە پێغەمبەرەکەمانی کردووە. ئەمە تەنها قسەیەک نەبوو بۆ کات بەسەربردن، ئەمە سوێندی پاشایەک بوو کە بڕیاری داوە تەواوی دارستانەکە بسووتێنێت تەنها بۆ دۆزینەوە و لە ناوبردنی نێچیرەکەی.
بەڵام سەلاحەدین هێشتا وەک سەرکردەیەکی سیاسی دەرگایەکی بچووکی هێشتەوە، نامەیەکی توند و هەڕەشە ئامێزی نار بۆ گایدی لوزینان کە پاشای نوێی قودس بوو و داوای لێکرد دەست بە جێدیلەکان ئازاد بکە، قەرەبووی زیانەکان بکاتەوە و ئەڕنات سزا بدات. بەڵام پاشای قودس لاواز بوو، نەیتوانی کۆنتڕۆڵی ئەڕنات بکە و ئەڕناتیش بەو پەڕی لوودبەرزیەوە داواکارێکی ڕەت کردەوە و زیاتر گاڵتەی بە پەیامەکەی سەلاحەدین هات. ئێستا ئارامبەخشیەکە بۆ هەمیشە کۆتایی هات. باڵیۆزەکانی سەلاحەدین گەڕانەوە بێ ئەوەی ئامانجەکەیان بپێکن. کاتێک سەلاحەدین وەڵامەکەی بیست تەنها یەک فەرمانی دەرکرد: بانگەوازی جیهاد بکەن، با هەموو سوپاکانی میسر و شام و جەزیرە و یەمەن کۆ ببنەوە. ئاگر بەس کۆتایی هات، جەنگ دەستی پێکرد. دەنگی تەپڵی جەنگ لە هەموو لایەکی جیهانی ئیسلامیەوە دەنگی دایەوە. شمشێرەکان تیشکران، قەڵغانەکان بریقیان دەدایەوە و دەیان هەزار ئەسب زین کران. زریانەکە بەڕێوەیە، زریانێک کە خەریکە گەورەترین و پرچەکترین سوپای خاسپەرستەکان لە مێژوودا هەڵدەڵوشێت. ئایا سەلاحەدین دەتوانێت سوێندەکەی بباتە سەر؟ ئایا ئەڕنات بە دەستی خۆی دەکوژێت؟ ئێستاش دێینە سەر وەڵامی ئەم پرسیارانە. زەنگی جەنگ لێدرا، دەنگی هەزاران ئەسپ و هاواری سەربازەکان زەویان دەلەرزاند. مێژوو خۆی ئامادە دەکرد بۆ یەکێک لە گەورەترین و دراماتیکی ترین ڕوبەڕووبوونەوەکانی ناو لاپەڕەکانی. کاتەکە مانگی تەمووزی ساڵی 1970 زاینیە، گەرمایەکی سووتێنەر و بێبەزەی باڵی بەسەر ناوچەی فەڵەستیندا کێشاوە بە جۆرێک کە خۆر وەکو ئاگر دەبارێت. سەلاحەدین بە سوپایەکی زەبەلاحەوە گەیشتۆتە ناوچەکە، بەڵام ئەو ناوێ هەڵە بکات و بچێتە بەردەم قەڵا قایمەکانی خاسپەرستەکان کە پڕن لە ئاو و خۆراک. ئەو دەیەوێت بیان کێشێتە دەرەوە بۆ ناو مەیدانێکی کراوە، بۆ ناو تەڵەیەک کە بەوردی نەخشەی بۆ کێشاوە. چۆنم کارە بکات؟ سەلاحەدین بڕیارێکی بلیمەتانە دەدات، هێرش دەکاتە سەر شاری تەبەڕیە و گەماڕووی قەڵاکەی دەدات کە خێزانی ڕیمۆندی سێم یەکێک لە گەورەترین سەرکردەکانی خاسپەرستان لەوێ بوو. کاتێک هەواڵەکە دەگاتە سوپای خاسپەرستان لە سەفوریە، شۆک دەبن. پاشا گایدی لوزینان کۆبوونەوەیەکی بە پەلەی جەنگی ڕێک دەخا. ڕیمۆند کە پیاوێکی زیرەک و بە ئەزمون بوو دەڵێت: با قەڵاکە بگرن و ژنەکەشم بەدیل بگرن، تکایە با سوپاکەمان لەم ئاو سێبەرەی سەفوریا دەرنەهێنین. ئەگەر بەرەو تەبەڕیە بڕۆین لەناو ئەم گەرمایەدا لە تینوێتیدا دەمرین پێش ئەوەی بگەینە لای سەلاحەدین. بەڵام لێرەدا ئەڕناتی دڕندە و غڕور قسە دەکات و بە ڕیمۆن دەڵێت ترسنۆک و پاشا ناچار دەکەن کە بڕیاری هێرشکردن بدات. ئەمە ڕێک ئەو هەڵەیە بوو کە سەلاحەدین بە تامەزرۆییەوە چاوەڕێی دەکرد. ماسیەکی خۆی خستە ناو تۆڕەکەوە. سوپای خاسپەرستان کە پێک هاتبوو لە دەیان هەزار سەرباز و سوارچاکی پڕچەک بە قەلغان و زری پۆشی قورسەوە بەڕێکەوت بەرەو تەبەڕیە. ڕێگاکە بیابانێکی وشک و بێ ئاو بوو. هەر کە چەند کیلۆمەترێک ڕۆشن، خۆرە ستوێنەرەکەی مانگی تەمموز دەستی کرد بە توانەوەی جەستەیان. ئاوەکانیان تەواو بوو. سەربازەکان لە ژێر قورسایی زری پۆشەکانیاندا دەبرژان. کاتێک گەیشتنە ناوچەیەک بە ناوی قۆچەکانی حەتین، لە ناکاو سەلاحەدین وەک تارماییەک لە ناو هەموو لایەکەوە گەماڕۆیدان. ڕێگای گەیشتن بە دەریاسی تەبەڕیی لێگرتن. خاسپەرستەکان ئێستا نەک تەنها لەگەڵ سوپایەک، بەڵکو لەگەڵ دوژمنێکی زۆر بێبەزەیی تر شەڕیان دەکرد کە ناوی تینوێتی بوو. با دیمەنی ئەو شەوت بۆ وەسف بکەم، شەوێک کە بوو بە دۆزەخ بۆ خاسپەرستان. سەلاحەدین فەرمانی بە سەربازەکانی کرد کە لە دەوروبەری سوپای خاسپەرستان ئاگر لە پوش و پەڵاشی وشکی زەویەکە بربدەن. باکە ئاراسی دووکەڵ و گەرمێکی دەبردە ڕاستەوخۆ ناو چاوی سەربازە خاسپەرستەکان. بهێنە پێشساوت، سەربازیەکی لە توونێتیدا خەریکە زمانە دووشک دەبێت، جەستت دەسووتێت و لە ناکاو دووکەڵش دەتخینکێنێت. بە درێژای ئەو شەوە سەلاحەدین ڕێگەی نەدا یەک چرکە بخەون. دەنگی تەپڵ و هاواری ئەڵڵاه ئەکبەری سەربازە موسڵمانەکان لە هەموو لایەکەوە دڵی دەلەرزاندن. مۆڕاڵی خاسپەرستان بە تەواوی داڕما. بەیانی بووەوە و ڕۆژە گەورەکە هات. چواری تەمموزی ساڵی 1970 خاسپەرستەکان کە لە تاو تینوێتی شێت ببوون بە هەموو هێزیەکانەوە هێرشیان کرد تەنها بۆ ئەوەی بگەنە ئاوەکە. بەڵام تیری سەربازەکانی سەلاحەدین وەک باران دەباری بەسەریاندا. شەڕەکە یەکجار خوێناوی و تۆقێنەر بوو. سوار چاکەکان لەسەر ئەسپەکانیان دەکەوتنە خوارەوە و لەبەر بێهێزی نەیان دەتوانی هەستنەوە. دەستێک لە سەربازەکانی سەلاحەدین توانیان بگەنە چەقی خێوەتی پاشای قودس و خاچە گەورەکە بگرن
کە خاز پەرستان پێیان وابوو پارچەیەکە لەو خاچەی عیسای پێغەمبەری لەسەر لە خاز دراوە و لە جەنگەکاندا بۆ بەرەکەت هەڵیان دەگر. بەکەوتنی خاچەکە وەرەی سوپای خاز پەرستان بە تەواوی شکا و خێوەتی پاشای قودسیش کەوتە سەرزەوی. ئەفسانەکە کۆتایی هات. گەورەترین سوپای خاز پەرستان لە مێژوودا پارچە پارچە کرا. هەزاران کوژرا و هەزاران دیل. لێرەدا دەگەینە دراماتیکیترین ساتی ئەم دێکۆمنتاریە، ئەو ساتەی کە بینەر ناتوانێت چاوەکانی بتروکێنێت. دوای کۆتایی هاتنی جەنگەکە سەلاحەدین لە ناو خێوەتە سوورەکەی خۆیدا دانیشتووە، فەرمان دەکات کە گەورەترین دیلەکانی بۆ بهێنن. کێن ئەوان؟ پاشای قودس گایدی لوزینان و گەورەترین دوژمنی سەلاحەدین ئەڕناتی دڕندا. هەردووکیان بە جلوبەرگی دڕا و بە تۆزاوی و بەلێوی وشک بووەوە لە توونیەتیدا دەهێنرانە بەردەم سەلاحەدین. سەلاحەدین تەماشای پاشای قودس دەکا، دەبینێ لە تاو توونیەتی خەریکە دەبورێتەوە. بەزەی پێیدا دێت و جامێک ئاوی سارد و گوڵاوی پێشکەش دەکا. پاشا جامەکە وەردەگرێت، ئاوەکە دەخواتەوە و بەشەکەی تری دەدا بە ئەڕنات کە لە تەنیشتێەوە وەستا بوو تا ئەویش بیخواتەوە. لەم ساتەدا سەلاحەدین وەکو پڵنگێکی تووڕە هەڵدەستێتە سەر پێ، بە دەنگێکی پڕ لە هەڕەشەوە بە پاشا دەڵێت: تۆ ئەو ئاوت پێدا، من مۆڵەتم نەداوە ئەو ئاوە بخواتەوە. لە دابوونەریتی عەرەبی و ئیسلامیدا ئەگەر دیلێک خواردن یان خواردنەوە لە دەستی حاکم بخوا واتا لە مرگ ڕزگاری بووە و ئەمانی پێدراوە. سەلاحەدین ڕووی وەردەگێڕێتە لای ئەڕنات، ئەو پیاوەی کە گاڵتەی بە پێغەمبەر دەکرد، ئەو پیاوەی کە حازیانی بێتاوانی کۆمەڵ کوش کرد. چاوەکانی سەلاحەدین پڕ دەبن لە ئاگری تووڕەیی. بە ئەڕنات دەڵێت: ئایا تۆ نەبوویت کەوتت با محەممەدەکەتان بێت یارمەتیتان بدا؟ ئێستا دەبینی چۆن خوای محەممەد یارمەتی ئێمەیدا؟ من ئەو کەسم کە بە ناوی پێغەمبەرەوە تۆڵت لێ دەکەمەوە. سەلاحەدین شمشێرەکەی لە کێڵانەکەی دەردەهێنێت، ئەو سوێندەی کە پێشتر خواردبووی ئێستا کاتی جێبەجێکردنێتی. بە یەک زەبر و بە توندی شمشێرەکەی دەکێشە بە ملی ئەڕناتدا و پارچەی دەکات. پاشان پاشای قودس کە ئەم دیمەنە دەبینێت دەست دەکات بە لەرزین، وا دەزانێت نۆرەی ئەوە. بەڵام سەلاحەدین بەهێمنی ڕووی تێدەکات و پێی دەڵێت: مەترسە، نەبوو و نەبیسراوە کە پاشایەکی تر بکوژێت. بەڵام ئەم پیاوە سنووری هەموو نامردی و بێڕێزیەکی بەزاند بوو، بۆیە چارەنووسی بەم شێوەیە بوو. جەنگی حەطین تەنها سەرکەوتنێکی سەربازی نەبوو، بەڵکو تێکشکاندنی بڕبڕی پشتی خاچپەرستان بوو لە ڕۆژهەڵات. ئێستا هیچ هێزێک نەماوە بەرگری لە شارەکان بکە. ڕێگاکە بە تەواوی کراوەیە بۆ گەورەترین و پیرۆسترین خەونی موسڵمانان، قودس، ئەو شارە پیرۆزەی کە بە فرمێسکەوە چاوەڕێی ڕزگارکەرێک دەکات. شارە داگیرکراوەکانی کەناراوەکانی فەڵەستین وەک دۆمینە یەک لە دوای یەک دەکەوتنە دەست سەلاحەدین. عەکا، یافا و حەیفا و عەسقەلان هەمویان تەسلیم بوون. بەڵام دڵی سەلاحەدین و ملیۆنان موسڵمان لە شوێنێکی تر بوو. چاوەکان لەسەر یەک ئامانج بوون، ئەو ئامانجەی کە نورەدینی زەنگی لە خەفەتیدا مرد و نەیبینی، ئەو ئامانجەی 88 ساڵ بوو لە ژێر چنگی داگیرکاریدا دەیناڵاند. بەڵێ، قودس، بهێنە پێرساوت کاتێک سوپای سەلاحەدین گەیشتە بەردەم دیوارە بەرزەکانی قودس، سەربازەکان بە بینینی قوبەی سەخرە و مزگەوتی ئەقسا فرمێسک بە چاوەکانیاندا دەهاتە خوارەوە. سەلاحەدین خۆی لەسەر ئەسپەکەیەوە وەستا بوو، بە بێدەنگی تەماشای ئەو شاری دەکرد کە نیوەی تەمەنی خۆی لە پێناویدا بەخشی بوو. بەڵام ئایا گرتنەوەی قودس کارێکی ئاسان بوو؟ لە ناوەوەی شارەکەدا سەرکردەیەکی زیرەک و ئازای خاچپەرستان بە ناوی بالیاندی ئیبلین بەرگری دەکرد. شارەکە پڕ بوو لە پەنابەر و ژن و منداڵ کە لە شارەکانی ترەوە ڕایان کردبوو. بالیان کە بینی هیچ سوارچاکێکی نەماوە بۆ شەڕکردن، بڕیارێکی بێوێنەیدا. فەرمانی کرد هەر کوڕێک تەمەنی گەیشت بێتە 16 ساڵ دەبێت بکرێتە سوارچاک و شمشێر هەڵبگرێت. گەماڕۆکە دەستی پێکرد. منجەنیقەکانی سەلاحەدین بەردی گەورەیان دەخستە سەر دیوارەکان و دوای چەند ڕۆژێک بەشێک لە دیوارەکە ڕووخا. خاچپەرستەکان زانیان کە کۆتاییان نزیکە. بالیان بڕیاریدا بچێتە دەرەوە و ڕاستەوخۆ لەگەڵ سەلاحەدین دانوستان بکە. کاتێک بالیان گەیشتە ناو خێوەتی سەلاحەدین، داوای کرد کە شارەکە بە ئاشتی تەسلیم بکەن لە بەرامبەر پاراستنی گیانیان. بەڵام سەلاحەدین تووڕە بووتی: ئێوە 88 ساڵ لەمەوبەر کاتێک هاتنە ناو ئەم شارە زیاتر لە 70,000 ژن و منداڵ و پیرتان لە ناو مزگەوتی ئەقسا سەربڕی. خوێن گەیشت بۆ ئەژنۆی ئەسپەکانتان، بۆچی منیش هەمان شت نەکەم؟ من تەنها بە زەبری شمشێر شارەکە دەگرم. لەم ساتەدا بالیان کۆتا کارتی خۆی بەکارهێنا، کارتێکی هێندە تۆقێنەر کە سەلاحەدین و تەواوی فەرماندەکانی تووشی شۆ کرد. بالیان بە دەنگێکی پڕ لە نائومێدی و هەڕەشەوتی:
ئەی سوڵتان گوێ بگرە، ئەگەر ئەمانمان نەدەیت و بزانین دەمرین بەخودا سوێن دەخۆین پێش ئەوەی بێنە دەرەوە بۆ شەڕ یەکەم جار خێزان و ژن و منداڵەکانی خۆمان بەدەستی خۆمان دەکوژین بۆ ئەوەی نەبنە کەنیزەک. پاشان مزگەوتی ئەقسا و قوبەی سەخرە لەگەڵ زەویدا تەخت دەکەین و هەموو دی لە موسڵمانەکان سەردەبڕین کە ژمارەیان چەندین هەزارە. پاشان سامانەکانمان دەسووتێنین، دواتر بە شمشێرەکانمانەوە دێینە دەرەوە و تا یەک کەسمان نەمێنێت شەڕتان لەگەڵ دەکەین. بەبێ دەنگێکی قورس باڵی بەسەر خێوەتەکەدا کێشا. سەلاحەدین سەیری فەرماندەکانی کرد. ئەو پیاوێکی خوێن ڕێژ نەبوو. ئەو مزگەوتی ئەقسای دەویست بە ساغی نەک بە وێرانی. بەڕاوێژ لەگەڵ زاناکان و فەرماندەکانیدا بڕیارێکی دا کە تا ئەم ڕۆژ جیهانی ڕۆژئاوا بەسەر سوورمانەوە باسی دەکا. بڕیاریدا شارەکە بە ئاشتی تەسلیم بکرێت و لە بەرامبەردا هەر پیاوێک 10 دینار، ژنێک 5 دینار و منداڵێک 1 دینار بدات و بە سەلامەتی بڕۆن. بەڵام ئەوەی دواتر ڕوویدا گەورەی ڕۆحی ئەم پیاوە پیشان دەدات. کاتێک دەرگاکانی قودس کرانەوە هەزاران کەسی هەژار نیان دەتوانی پارەی خۆکڕینەوە بدەن. خەریک بوو ببنە کۆیلە. مێژوو نووسانی ئەوروپی خۆیان دەگێڕنەوە کە عادلی برای سەلاحەدین هاتە لای سوڵتان و وتی: برا گەورە، هەزاران دیلم وەکو دیاری بدەرێ. سەلاحەدین پێیدا، عادلیش یەکسەر هەمویانی لە پێناو خوددادا ئازاد کرد. پاشان بالیان و پیاوە ئاینەکانی خاسپەرستان هەمان داوایان کرد و سەلاحەدین بۆ ئەوانیشی ئازاد کرد. لە کۆتاییدا سەلاحەدین خۆی فەرمووی: ئێستا نۆرەی منە. فەرمانیدا بەکردنەوەی دەرگاکان و هەزاران خێزانی هەژاری بەبێ 1 درهم ئازاد کرد. تەنانەت ژنانی خاسپەرست بە گریانەوە دەهاتنە لای سەلاحەدین و دەیانوت مێرد و باوکمان بەدیل گیراون و کەس نییە بە خێومان بکە. سەلاحەدینیش فەرمانی دەدا مێردەکانیان بۆ بدۆزنەوە و ئازادیان بکەن بۆیان. تەنانەت لە خەزیێنەی خۆی پارەی پێدەدان بۆ خەرجی ڕێگا. بێوەژنەکان دەیانوت: ئەمە چ پاشایەکە، ئەمە چ ئاینێکە، هیچ ماڵێک تاڵان نەکرا، هیچ ژنێک دەستی بۆ نەبرا، هیچ بێتاوانێک خوێنی نەڕژا. جیاوازەکە لە نێوان ساڵی 1999 و 1970 جیاوازی نێوان دڕندەی و مرۆڤایەتی بوو. ڕۆژی هەینی 27 ڕەجەبی ساڵی 583 کۆسی ئەم بەروارە بەڕێکەوت نەبوو. ئەمە ڕێک ساڵیادی ئیسرا و میعراج بوو. سەلاحەدین بە جلێکی زۆر سادەوە بە چاوی پڕ لە فرمێسکەوە هەنگاوی نا بۆ مزگەوتی ئەقسا. دوای 88 ساڵ بۆ یەکەم جار دەنگی بانگی ئەڵڵاه ئەکبەر لە منارەکانی قودسەوە بەرز بووە. مزگەوتەکە بە دەستی سەلاحەدین و سەربازەکانی بە ئاوی گوڵاوی دیمەشق شۆردرا. خەونەکە هاتە دی. بەڵام ئایا چیرۆکەکە لێرەدا کۆتایی هات؟ کاتێک هەواڵی کەوتنی قودس گەیشتە کیشوەری ئەوروپا، شۆکێکی هێندە گەورە بوو کە دەوترێ پاپا ئۆربانی سێم، هەرکە هەواڵەکەی بیست لە خەفەتدا جەڵدە لی داومرد. تەواوی ئەوروپا کەوتە زەنگ لێدان. سێ لە گەورەترین و بەهێزترین پاشاکانی جیهان، فرێدریک باربارۆسای ئیمپراتۆری ئەڵمانیا، فیلیپ ئۆگستۆسی پاشای فەڕەنسا و ڕیچارد شێردڵی پاشای ئینگلتەرا خاچیان هەڵگرت و گەورەترین سوپایان کۆکردەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی یەک پیاو ببنەوە. ئەو کەسەش سەلاحەدینی ئەیوبیە. زریانێکی نوێ بەرەو ڕۆژهەڵات بەڕێوەیە، پێکدادانی 2 ئەفسانە. شێرەکە و هەڵۆکە دەچنە ناو جەرگەی خوێناویترین زەنگەکانی مێژوو لە نێوان سەلاحەدین و ڕیچارد شێردڵ. زەنگی کڵێساکانی ئەوروپا بەبێ وەسان لێیان دەدا. هەواڵی کەوتنی قودس وەکو بوومەلەرزەیەک کیشوەری ئەوروپای هەژاندەبوو. پاپا بانگەوازی بۆ گەورەترین هەڵمەتی خاسپەرستی کرد لە مێژوودا، جەنگی خاسپەرستی سێم. ئەم جارە سوپایەک نەدەهات کە تەنها ئەمیر و قەشەکان سەرکردایەتی بکەن، بەڵکو سێ لە بەهێزترین پاشاکانی سەرزەوی تازی پاشایەتیان دانا و خاچیان هەڵگرت: فرێدریک باربارۆسای ئیمپراتۆری ئەڵمانیا، فیلیپ ئۆگستۆسی پاشای فەڕەنسا و ئەو پیاوەی کە ناوەکەی تا ئێستاش ترس و سەرسوڕمان دروست دەکا، ڕیچارد شێردڵی پاشای ئینگلتەرا. بیهێنە پێشچاوت سەلاحەدین پیاوێک کە تەمەنی خەریکە دەگاتە پەنجاکان و جەستەی بەهۆی نەخۆشی و ساڵانێک لە جەنگەوە ماندوو بووە. ئێستا دەبێت بە تەنیا ڕوبەڕووی یەکگرتنی تەواوی کیشوەری ئەوروپا ببێتەوە. ئیمپراتۆری ئەڵمانیا پێش ئەوی بگاتە مەیدانی جەنگ لە ڕووبارێکدا لە تورکیا خنکاو سوپاکەی پەرتەوازە بوو. بەڵام کێشە گەورەکە لێرە نەبوو. کێشەکە کاتێک دەستی پێکرد کە کەشتێ زەبەلاحەکانی ڕیچارد شێردڵ گەیشتە کەناراوەکانی شاری عەکا. شاری عەکا لەلایەن خاسپەرستەکانەوە گەماڕۆ درابوو. سەربازەکانی سەلاحەدین لە ناوەوەی شارەکە بوون و سەلاحەدینیش لە دەرەوە گەماڕۆی خاسپەرستەکانی دابوو. جەنگێکی هێندە ئاڵۆز و خوێناوی بوو کە چەندین مانگی خایەن. کاتێک ڕیچارد شێردڵ گەیشت هاوکێشەکە گۆڕا. ڕیچارد جەنگاوەرێکی خەیاڵی بوو
پیاوێکی باڵا بەرز و قژ زەرد و بەهێز و شارەزاترین کەس بوو لە بەکارهێنانی شمشێر و تەکنیکی جەنگ. دوای ماوەیەک بەرگری شاری عەکا کەوتە دەست ڕیچارد و نزیکەی 3000 سەربازی موسڵمان بەدیلگیران. لێرەدا ڕیچارد کارێکی کرد کە بۆ هەمیشە وەک پەڵەیەکی ڕەش لە مێژوویدا دەمێنێتەوە. لە کاتێکدا سەلاحەدین چەند مانگێک پێشتر لە قودس لێ خۆشببوونی بۆ هەمووان دەرکردبوو، ڕیچارد شێردڵ فەرمانیدا هەر 3000 دی لە موسڵمانەکە کە زۆربیان بریندار و بێچەک بوون ببرێنە دەرەوەی شارەکە و لە بەرچاوی سەلاحەدین و سوپاکەی هەمویانی سەربڕی. ئەمە پەیامێکی تۆقێنەر بوو بۆ سەلاحەدین. ڕیچارد دەیویست بڵێت من هاتووم بۆ خوێن، لێرە جێگەی بەزەیی نییە. سوپای ڕیچارد بەرەو باشوور جوڵەی کرد تا قودس داگیر بکاتەوە. سەلاحەدینیش وەکو سێبەرێک بە دوایەوە بوو. بەردەوام هێرشی خێرای دەکردە سەریان لە نزیک ناوچەی ئەرسوف، یەکێک لە گەورەترین پێکدادانەکانی مێژوو ڕوویدا. تەکتیکی ڕیچارد هێندە بەهێز بوو، توانی هێرشەکانی سەلاحەدین تێک بشکێنێت و ڕیزەکانی سوپای خاسپەرستەکان وەک دیوارێکی پۆڵاین بپارێزێت. ئەرسوف دەری خست کە ئەم دوو پیاوە هەردووکیان بلیمەتی سەربازین و هیچ کامیان ناتوانێت ئەوەی تر بە ئاسانی بسڕێتەوە. بەڵام لەناو ئەم گەرمەی شەڕ و خوێن ڕشتنەدا شتێکی زۆر سەیر و سەرسوورهێنە ڕوویدا. پەیوەندیەکی نهێنی و پڕ لە ڕێز لە نێوان ئەم دوو دوژمنە سەرسەختەدا دروست بوو کە تا ئەم ڕۆژ مێژوونووسانی ئەوروپی بە سەرسامیەوە باسی دەکەن. پرسیارەکە ئەوەیە ئایا دەکرێت دوژمنەکەت ئارەزووی خوێنت بکە بەڵام لە هەمان کاتدا سەرسام بێت بە ڕەوشتت؟ با دوو چیرۆکت بۆ بگەڕمەوە کەوا دەکا مووی جستت زید ببێتەوە. لە یەکێک لە جەنگەکاندا لە نزیک شاری یافا ڕیچاردی شێردڵ وەک شێرێکی برسی شەڕی دەکرد. لە ناکاو ئەسپەکەی ڕیچارد تیرێکی بەرکەوت و کوژرا. پاشای ئینگلتەرا کەوتە سەرزەوی و ناچار بوو بە پێشەڕ بکە. سەلاحەدین کە لە دوورەوە بەوردی چاودێری مەیدانەکەی دەکرد ئەم دیمەنەی بینی. دەزانی چی کرد؟ لە بری ئەوەی فەرمان بدا کە بڕۆن بیگرن یان بیکوژن، سەلاحەدین بانگی یەکێک لە فەرماندەکانی کرد و پێیوت ئەوە پاشایەکە، شەرمە بۆ پاشایەکی مەزنی وەکو ئەو لە ناو تۆز و خۆڵدا بە پێشەڕ بکە. دەست بەجێ سەلاحەدین دوو لە باشترین و جوانترین ئەسپە عەرەبیەکانی خۆی بە دیاری نارد بۆ ناو جەرگەی شەڕەکە. ڕاستەوخۆ بۆ ڕیچارد کە ئەمەی بینی تووشی شۆک بوو، سواری ئەسپەکە بوو و بە سەرسامیەوە سەیری مێرخاسی ئەو پاشا موسڵمانەی دەکرد کە خەریکە شەڕی لەگەڵ دەکا. چیرۆکی دووەم هێشتا سەیرترە. لە کاتی گەماڕۆدانەکاندا ڕیچارد شێردڵ بە سەختی نەخۆش کەوت، تایەکی بەرزی گرت کە خەریک بوو دەیوشکاندەوە و پزیشکەکانی بێهیوا ببوون. کاتێک هەواڵەکە گەیشتە گوێی سەلاحەدین چی کرد؟ ئایا دڵخۆش بوو وتی با بمرێت؟ نەخێر، سەلاحەدین پزیشکە تایبەتەکەی خۆی نارد بۆ چارەسەرکردنی ڕیچارد. نەک هەر ئەوە، بەڵکو ڕۆژانە بەنهێنی سەهۆڵ و بەفری لە چیاکانی لوبنانەوە دەهێنا و لەگەڵ میوەی فرێژ وەکو قۆخ و هەرمێ بۆی دەنار تا تایەکەی دابەزێنێت. پاشایەکی مەسیحی لە ناو خێوەتەکەیدا دەکەوێت و چارەسەر و میوەکەی لەلایەن دوژمنە موسڵمانەکەیەوە بۆ دێت کە خەریکە بۆ گرتنی قودس شەڕی لەگەڵ دەکا. ئەمە چ زۆرە پیاوێک بوو، ئەمە چ سەردەمێک بوو. ڕیچارد تێگەیشت کە بەرامبەر پیاوێک وەستاوە کە تەنها بە شمشێر نا بەڵکو بەڕەوشت و گەورەیشی جیهانی داگیر کردووە. سەرڕای چەندین هەوڵ ڕیچارد نەیتوانی قودس داگیر بکە. ئەو تێگەیشت ئەگەر تەنانەت لە کاتی دانوستانەکاندا ئەو تێگەیشت تەنانەت ئەگەر قودسیش بگرێت ناتوانێت بیپارێزێ چونکە سوپاکەی زۆر ماندوو بووە. تەنانەت لە کاتی دانوستانەکاندا پێشنیارێکی هێندە سیر کرا کە خەریک بوو مێژوو سەراوژێر بکە. ڕیچارد پێشنیاری کرد کە خوشکەکەی خۆی جوانای شاژنی سیسیلی شوو بکە بە عادلی برای سەلاحەدین و ببنە پاشا و شاژنی قودس و بەمە شەڕ کۆتایی بێت. بەڵام قەشەکانی ئەوروپا هەڕەشیان لە خوشکەکەی ڕیچارد کرد کە ئەگەر شوو بە پیاوێکی موسڵمان بکات لە کڵێسا دەری دەکەن، بۆیە ئەم پلانە هەڵوەشایەوە. لە کۆتاییدا لە 2 ئەیلولی ساڵی 1992 پەیماننامەی ڕەمەڵا واژۆ کرا. قودس بە فەرمی لە دەستی موسڵماناندا مایەوە و خاسپەرستەکان تەنها کەناراوەکانیان بۆ مایەوە و سەلاحەدین بەڵێنیدا کە ڕێگەی حاجیە مەسیحیەکان بدا بەبێ چەک و بە سەلامەتی سەردانی قودس بکەن. کاتی ماڵ ئاوایی هات، ڕیچاردی شێردڵ بە کەشتیەکەیەوە بەرەو ئەوروپا بەڕێکەوت. دەڵێن کاتێک کەشتیەکەی لە کەناراوەکانی دوورکەوتەوە، ڕیچارد چاوەکانی پڕ بوون لە فرمێسک. ڕووی کردە وشکانیەکە وتی ئەی خاکی پیرۆز، خودا مۆڵەتم پێ بدات ڕۆژێک بگەڕێمەوە و ڕزگارت بکەم. بەڵام ئەو هەرگیز نەگەڕایەوە. سەلاحەدین جەنگەکەی بردەوە.
ئەو ئیسلام و قودسی لە گەورەترین زریانی ئەوروپا پاراست، بەڵام ئەم پیاوە مەزنە کە سوارچاکی مەیدانەکان بوو ئێستا جەستەی هێندە لاواز بووە کە تەنانەت بە زەحمەت دەتوانێت سواری ئەسپەکەی بێت. سەلاح الدین گەڕایەوە دیمەشق، ئەو شارەی کە لێەوە دەستی پێکرد و زۆری خۆش دەویست. بەڵام ئایا دەزانی کۆتایی ئەم پاشایی کە نیوەی جیهانی لە ژێردەستدا بوو چۆن بوو؟ ئایا خەزێنەکانی پڕبوون لە ئاڵتون؟ ئایا لە ناو کۆشکێکی ئەفسانەیدا سەری نایەوە؟ ئێستا وەڵامی ئەم پرسیارانش دەزانین. دوای 20 ساڵ لە جەنگی بەردەوام، دوای خەوتن لەسەر پشتی ئەسپەکان و لە ناو خێوەتە ساردەکاندا 2000 زریانەکە هێور بووەوە. سەلاح الدینی ئەیوبی ئەو پیاوەی کە ئەوروپای خستە سەر ئەژنۆ و قودسی گەڕاندەوە ئێستا گەڕاوەتەوە بۆ ئەو شارەی کە ڕۆحی تێدا ئارامی دەگرت. دیمەشق تەمەنی 55 ساڵ بوو، بەڵام ئەگەر لەو کاتەدا ڕوخساریت ببینایە پێدوا بوو پیاوێکی 70 ساڵەیە. جەستەی بەهۆی ماندوێتی، کەم خەوی و خەمی ئومەتەوە بە تەواوی لاواز ببوو. ئەو قەت نەیویست وەک پاشاکانی تر لەسەر تەختی زێڕیندا بنیشێت و کاتەکانی بەڕابواردن بەسەر ببات. تەنانەت لە کاتی پشوشدا هەر خەریکی گوێگرتن بوو لە کێشەی خەڵکە هەژارەکە. چیرۆکەکە دەگاتە کۆتا وێزگەی خۆی، وێزگەیە کە چاوەکان پڕ دەکات لە فرمێسک و دڵەکان دەهەژێنێت. لە مانگی سەفەری ساڵی 589 کۆچی کاروانی حاجیان لە مەککەوە گەڕانەوە بۆ دیمەشق. سەلاح الدین سەرڕای ئەوەی هەستی بە ماندوێتی دەکرد بڕیاریدا خۆی بچێتە دەرەوەی شار بۆ پێشوازیکردن لە حاجیەکان. ڕۆژێکی زۆر سارد و باراناوی بوو. ئەو بەبێ ئەوەی جلێکی ئەستور لەبەر بکات لە ناو سەرما و بارانەکاندا وەستا بوو بۆ ڕێزلێنان لە میوانەکانی ماڵی خودا. هەر لەو شەوەدا تایەکی توند جەستەی داگر، تایەک کە ڕۆژ بە ڕۆژ توندتر دەبوو. هەواڵی نەخۆشکەوتنی سوڵتان وەکو بوومەلەرزەیەک بەناو دیمەشقدا بڵاو بووەوە. خەڵک لە دەرەوەی ماڵەکەی کۆبوونەوە، بازاڕەکان داخران، دەنگی گریان و نزا لە هەموو لایەکی شارەوە بەرز دەبووەوە. تەنانەت منداڵانیش لەسەر شەقامەکان دەگریان بۆ ئەو باوکەی کە هەمیشە دەرگای خەزێنەکانی بەڕوویاندا دەکردەوە. پزیشکەکان هەموو هەوڵێکی خۆیاندا، بەڵام تێکچوونی جەستەی سەلاح الدین هێندە خێرا بوو کە تێگەیشتن ئەمە کاتی کۆتاییە و هیچ دەرمانێک ناتوانێت فەرمانی خودا دوا بخە. نەخۆشیەکەی 14 ڕۆژی خایەن. لە ڕۆژی 14یەمدا سەلاح الدین لە هۆش خۆی چوو. خێزانەکەی و گەورە فەرماندەکانی بە چاوی پڕ لە فرمێسکەوە لە دەوری جێگەکەی کۆ ببوونەوە. شێخێک بە ناوی ئەبوو جەعفەر لە تەنیشت سەریەوە دانیشت بوو و بەدەنگێکی پڕ لە سۆزەوە قورئانی بۆ دەخوێن. کاتێک شێخ ئەبوو جەعفەر گەیشتە ئایەتی هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة، واتە ئەو خودایەیە کە هیچ پەرستراوێک بە حەق نییە جگە لەو زانای نادیار و ئاشکرایە. لە پڕ سەلاح الدین چاوەکانی کردەوە. زەردەخەنەیەکی گەورە و ئارام بەخش ڕوخسارە ماندووەکەی داپۆشی و بە دەنگێکی نزموتی ڕاستت فەرموو. دواتر شێخ بەردەوام بوو تا گەیشتە ئایەتی لا إله إلا هو عليه توكلت، واتە هیچ پەرستراوێک نییە جگە لەو، تەنها پشت بەو دەبەستم. لەم ساتەدا ڕۆژی چوارشەممە 27 سەفەری ساڵی 589 کۆچی ڕوخساری سەلاح الدین درەوشایەوە و ڕۆژە مەزنەکەی ئەو ڕۆحەی کە جیهانی داگیر کردبوو بە ئارامی گەڕایەوە بۆ لای پەروەردگار. گریان و شیوەن دیمەشقی هەژاند. خەڵک وەک شێت بەناو شەقامەکاندا ڕایان دەکرد و خۆیان بە زەویدا دەدا. قازی فازڵ کە یەکێک بوو لە نزیکترین هاوڕێکانی دەیوت تا ئەو ڕۆژە بڕوام نەدەکرد کەسێک بتوانێت بۆ پاشایەک بگیری وەک ئەوەی بۆ کوڕەکەی خۆی دەگیری، تا بینیم خەڵک چۆن بۆ سەلاح الدین دەگیری. بەڵام ئامادە بە بۆ ئەو شکۆ گەورەی کە خەریکە دڵت دەوەستێنێت، ئەوەی کەوای کرد سەلاح الدین ببێتە ئەفسانەیەکی نەمر کە تا ئەم ڕۆژ کەس وەکو ئەو دروست نەبووەتەوە. کاتێک ویسیان تەرمەکەی بشۆن و کفنی بکەن، ئەفزەڵی کوڕی وەزیرەکان چوونە ناو خەزێنەی تایبەتی سوڵتان بۆ ئەوی پارە بهێنن بۆ کڕینی کفن و تێچووی ناشنەکەی. کە دەرگای خەزێنەکەی سەلاح الدینیان کردەوە، بەڕای خۆتان چیان بینی؟ باوەڕ دەکەی ئەگەر پێت بڵێم ئەو پاشایی کە حکمی میسر و سووریا و یەمەن و حیجاز و بەشێک لە عێراقشی دەکرد، ئەو پاشایی کە خاوەنی گەورەترین ئیمپراتۆریەت بوو، لە تەواوی خەزێنەکەیدا تەنها 1 دیناری ئاڵتونی و 47 درهەمی زیو هەبوو. بەڵێ تەنها ئەوەندە و هیچی تر. ئەو پیاوی جیهانی لە ژێردەستدا بوو، پارەی ئەوەندە نەبوو کە کفنێکی پێ بکڕن. بۆیە وەزیرەکەی قازی فازڵ ناچار بوو لە پارەی حەڵاڵی خۆی بە قەرز قوماشێک بکڕێت بۆ ئەوەی جەستەی گەورەترین پاشای مێژووی ئیسلامی پێکفن بکەن. سەلاح الدین نە خانوویەکی هەبوو نە موڵکێکی بەجێهێشت، نە مەزرعەیەک.
هەموو شتێکی خۆی لە پێناوی خەڵک و جەنگەکاندا بەخشی بوو. لە نێو گریانێکی مێژوویدا تەرمەکەیان لە تەنیژ مزگەوتی ئەمەوی لە دیمەشق بە خاک سپارد. ئەو گۆڕە سادەی کە تا ئەمڕۆژ هەر کەسێک سەردانی دەکات هەست بەو هەیبەتە دەکا کە شمشێری پاشاکانی ئەوروپا نەیانتوانی بیشکێنن، بەڵام گەورەی نەفس و بەزەیەکەی دڵی هەموو مرۆڤایەتی داگیر کرد. ئەمە بووە چیرۆکی ئەو ساوایی کە لە شەوێکی پڕ لە ترس و ئاوارەیدا هاتە دنیاوە. ئەو ساوایی باوکی بێزار بوو لە هاتنی، بەڵام بوو بەو شێری کە مێژووی لە زێڕەوە نووسی. پاشایەک کە بە شمشێرەکەی قودسی گەڕاندەوە و بە ڕۆشتەکەی جیهانی سەرسام کرد و بە گیرفانێکی بەتاڵەوە گەڕایەوە لای خوا. ئەگەر ئەم گەشتە مێژوویە کاریگەری تێکردویت و ئارەزوو دەکەی بەردەوام بین لە گێڕانەوەی چیرۆکی پیاوە مەزنەکانی مێژوو، لایک و سەبسکرایبی کەناڵەکەمان لەبیر مەکەن و لە کۆمنت پێمان بڵێ ئایا کام ساد لە ژیانی سەلاحەدین زۆرترین کاریگەری لەسەر جێهێشتی. لە ڤیدیۆکانی داهاتوودا چاوەڕێمان بن. تا کاتێکی تر و تا ڤیدیۆیەکی تر هەردەم ئامانەتی خودای گەورە بن و خواتان لەگەڵ.